قصەی ئەم بەڕێزانش ئەصحاب الكهف ئوسلوبی قورئان دیسان لە چیرۆکەکانە ئەوە نییە بەسەر هاتێک بێ و بەما مجەڕەت و ڕۆستەمی زاڵ وەک شیرین و فەرهاد. ئەمە چیرۆکی پێپەروەردەبوونە، چیرۆکی دووپات بوونەوە و چەندین تکرار بوونەوەی هەمان حەدەسە. إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى. فتيەیەکی مسلمان لە شوێنیش کەش دیسان پەروەردە بنەوە. هەر وەختێکیش کە جاهلیەت دەسەڵاتی هەیە، هێز و قووەت و جەبەروت بەدەست ئەوە، قارونەکان هەمووی مڵک و ماڵ و نەوتەکان خسۆتە بەردەستی خۆیان، هامانەکان چاواشەکاریان کردووە، ئەمە فیرعون و قارون و هامان. لە کوردستانیش هەمان چاواشەکاری هەیە، فئە مؤمینەکەش دیسان هەیە بێسەر و شێر پەرتەوازە. تکرار بووینەوە یا تکرار نەبووە؟ تکرارە بێتەوە بە هەمان شێوە. ئەو زەختەی ئێستا حەمەی سەلمانی کە لە مسلمانانی عەرەبستان تکرار بۆتەوە یا نەبووەتەوە؟ فرعونێکە هامانێکە قارونێکی سەرمایەداریش بەدەستیەوێتی و کە بە دەعمی سەرمایەداری نێودەوڵەتی پارەیانە جنۆیان دۆشن، ئەوانیش خەڵکەکەی ترە چەوسێنەوە دز و جەردە و پیاو کوژ. لە شوێنەکانی ترش تکرارە بێتەوە یا نابێتەوە؟ هەر تکرارە بێتەوە. خەلیفە حەفتەر ئێستا دێ قووەت و چەک و نفوزی مارات سعودیە پارەیە دەنێ، فەڕەنسا دەعمیەکە، سیسی تەدریبی پێکە، مەدخەلی بۆی بوون بە جوندی بڕە فی سەبیل الله بە شڕاڵی کورت و ڕیشی درێژە لەگەڵ ئەلمانیەکی کافر و ملحد بە درێژی تاریخی خۆی هەر ئیلحاد و بێدینی کردووە. وبالمناسبە خەلیفە حەفتەریش هاتۆتە خزمەتم وتیش چەند کەسانێکمان تەدریب بۆ پێ بکە لە کوردستان کە ئێستا مەدخەلی کردویانە بە ئەمیری خۆیان، ئەو شەڕش بەرامبەر بە مسلمانانە فرۆشن. یعنی لە هەموو شوێنەکەمە تکرارە بێتەوە. لە هەمان کاتە فیتیە مؤمینەکە دیسان کە باوەڕیان بە وەحی هەیە، بە مەنهەج هەیە، بە برایەتی دینی ئومەتێکی عەقایدیان دروست کردو، کۆڵی ئەم وەحییان هەڵگرتووە، ئەم بانگەوازە خوایە پش و درێژانە بۆ گۆڕانکاری کۆمەڵگە جاهیلیەکە لە ڕەنجدان. تکرارە بێتەوە یا تکرار نابێتەوە؟ تکرارە بێتەوە. خۆ من ڕۆستەم و زۆرابەکە نییە. ئەمە لە هەموو کاتەکانە ئاڕاستەکردنی مسلمانە. کۆمەڵگەیەکی وەثەنیە، ئەوەی ئەوسا دەسەڵاتێکی فرعونیە جاهیلیە، ئەم کۆمەڵە مسلمانە نایەڵن لەسەر دینەکەیان بن، ئیجباریانەکەنە گەڕنەوە بۆ ژێر دەسەڵات، بۆ سەر قیەمی جاهیلی، بۆ قانون و دەستوری کوردایەتیوانانی کافر. هەمان مجتەمەعی جاهیلیە.